وەگەزانین کە لە شۆ بەفرێکی زۆر باریوە ڕەنگە ڕێگەوبانەکان بە شێوازێکی زۆر بەفریان لەسەر نیشت بێ کەڵەکە بوو بێ ئێستا ئێمە ئەمڕۆ لە تەوەرێکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆمان گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەکەین بابزین هەنگاوەکان شارەوانی سلێمانی بۆ وردە یاخود هەنگاو بە هەنگاو پاکردنەوەی ئەو ڕێگاوبانانە بە شێوازێکی گشتی خۆیان لە چیا ئەبینەوە چۆنی گرنگی بۆ ئەدەن کە لە کاتی بەفرباریندا ئاگاداری ئەو خەڵکانە بن کە شۆفێری ئەکەن لەسەر شەقامەکان ئەو هەنگاوانە چین کاڵ ئەستن پێی کۆمەڵی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەن بە میواداری بەڕێز توانە بەهاجین کە بەڕێزیان لێپرساوی ئامێرەکانی شارەوانی سلێمانی کە ئێستا لەگەڵمان ئامادەیە کاک بادین سڵاو لێ بێتۆم کاتەوە باش زۆر سپاس بەخێر بێ سەر کاک بادین وەگەزانین کە لە شۆوە کاکتوانە عفو کاکتوانە وەگەزانین لە شۆوە بەفرێکی زۆر باریوە ڕەنگە زۆربەی شەقامەکان بەفرێکی یەکجار زۆری لەسەر کەڵەکە بوو بێت ڕەنگە هەر دەست بەجێ ئەو کەسانی کە لە پەنجەرەی ماڵەکانیانەوە سێری شەقامەکانەکەن ترسێکی زۆر لە دڵیان ئەنیشێت ئەڵە چۆنی سارەکەم بەرمەدەرەوە چۆنی لێ خوڕیم بکەم لەسەر ئەم شەقامانە بە شێوازێکی گشتی هەنگاوەکان بۆ پاکردنەوەی شەقام و ڕێگاوبانەکان کە لەلایەن ئێوە دەستی پێکردو بە شێوازێکی گشتی خۆی لە چاڵە زۆر سپاس بۆ ئەوە ئێمە هەر لەگەڵ هاتنی شەپۆلەکەیە ئامادەکاریمان بۆ کردبوو لەگەڵ برادرانی کەشناسیە پەیوەندی تاوامان هەبوو کە زانیمان ئەم شەپۆلێت ئامادەکاریمان بۆ کردووە سێ تیممان دروست کردووە لە ناو شارە بە ئامێری گرێدەر و شۆفڵ شەقامەکانمان پاک کردوێتەوە ئەم شەو بەردەوام کارمان کردووە تیمەکانمان تقریبان تا سعات یەکی شەو لە شەقامەکانە کاری پاکردنەوەیان کردووە ئەو شوێنانەی ئاستەنگ دروست بووە پاکراوەتەوە دیسانەوە لە بەیانی زووە لە کاژمێر حوتەوە دەستمان کردوێتەوە بە پاکردنەوە هەر شوێنێک پێویستی پێی بوو بێ ئەو شوێنانە زیاتر خۆمانەزانی جادەی دەباشان بۆ تونێلەکەیە گەڕێکی کازیوەیە برای مەحمەدە ئەمانە پێویستی بە پاکردنەوە هەبوو کاری پاکردنەوە بۆ ئەنجام یەک تیم ڕۆیشتون کاکتوانە هەر یەک تیمن یان چەند تیم نانا سێ تیممان هەیە بەڵێ ئەو ئامێرانی کە پێی پاک دەکەنەوە گرێدەر و چیترن یعنی ئامێری گرێدەر و شۆفڵە زیاتر گرێدەرەکە بۆ بەکارێنان بۆ پاکردنەوەی بەفر بەکارهێنێت لەگەڵ برادرانی ڕێگاوبانی ئەوانیش بە ئامێری کاسیحە پەیوەندیمان هەیە بۆ پاکردنەوەی شەقامە چیەکات چی لە بەفرەکەش بەفرەکە ڕاماڵێ وکو ئامێری گرێدەرەکەیە ئەو ئامێرێکی تایبەتە بە پاکردنەوەی بەفر لە هەمان کاتا توانێت خوێش بڕژێت خوێش ڕژیم لەسەر شەقامە پێش بەفربارین بڕژێ باشترەیان ینی زۆر جار باس لەواکەن ئەڵێن باش خۆ بەفرەکە باریەوە پاشەکەن اینجا خوێ ڕێژن خۆی کامیان دروستترە بەڵێ خۆی خوێ بۆ بەستن کاتی بەستن خوێی سادەی هەیە و سوودی هەیە بۆ سەرجادەکان لە کاتی بەفربارینەکەی تۆ خوێ بەکاربێنی هیچ سوودێکی نابێت لەبەرەوەی لە کاتی بەفربارینە بەستن ڕوونایە و ئاو خوێەکە ئابات بەڵام کە بەفرەکەمان پاکردەوە پاش ئەوە حاڵەتی بەستن ڕوئە ئێمە خوێ بەکارێنی ئینشەڵا بەرنامەمان هەیە ئەمڕۆ لە سعات کاژمێر 5 ئێوارەوە دەستەکەن بە خوێڕشتن بۆ ئەو شوێنانی کە ضرورە ئەمە ناتوانین هەموو ناوشار بەڵام ئەو شوێنانی سەر پردەکانە گەڕێکی کازیەوە برای مەحمەدە ئەوانە پێویستی پێێتی باشە کاکتوانە ئەگەر بەفرەکە هات و بەردەوام بوو چونکە بە پێی کەژناسی ینی وا ئەوترێکە ئەم بەفرە هەتاوەکو ینی ئەمڕۆژ بەردەوامی ئەبێت ئەگەر بەردەوام بوو بەردەوام بەفرێکی زۆرباری چەند کاژمێر جارێک ئەم شقامانە پێویستیان بە ئەم کار ئەم هەنگاوانە هەیە کە ئێستا ئاماژەت پێکری ئەین چەند کاژمێر جارێک پێویستەکە پاکردنەوەی بۆ بکرێت و ئەو خوێی کە ئاماژەت پێکرد بەسەر شقامەکانە بڕژێت خوێەکە یەک جارە ڕژێرنێ لە دوای پاکردنەوەی بەفرەکە بەڵام پاکردنەوەی شقامەکان بەردەوام ئەم شەو ئێمە تیمەکانمان لەسەر جادە بووە یعنی باوەڕکەن هەمووی سەعات جارێک بۆیە گرێدەرەکە بە هەتایە بڕۆشت ئەمە شەڵا بەفرەکەەوە زۆر بوو جادەکە ینی ئاستەنگی دروستەکرد بۆ هاوڵاتیان بەڵام لێرەوە یەک داواکاریم هەیە تکایە ئەو هاوڵاتیانی کە پێویستیان بەم شەقامانە نییە بە تایبەتی شەقامی دەباشان پێویست ناکبێنە دەرەوە ئەم شەو لە کاژمێر یەکی شەوە سێ ئایلە لێ پەچان کەوتەوە ئێمە چوون بە دەمیانەوە و ڕزگارمان کردوون لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانیە تکە لە هاوڵاتیانەکەم بۆ کاری زۆر پێویست نەبێ و شەقامانە بەکارمێن دەکەین کە باشەوازە کاکتوانە ئەم شەقامانە وەکوتە چەند جارێک بەسەریا ڕۆشن بە گرێدەر تا پاک کراوەتەوە لە کاتی نەمانی بەفرەکەیە خۆشببوونەوەی کەشەکەیە ئەم گرێدەرانە شەر بەردەوام کار دەکەنەوە یان کە جادەکە شەقامەکە پاکرایەوە خی بەسەر ڕژە گرفتێککەوتوی بۆ دروست ناکەی ترتەوە بەڵام چکە من هەندێک جار لە بەیانێ نبینی شەختەی لەگەڵایە شەقام بەپی راپۆرتە کەشناسیەکان بەیانی شەختە ڕۆیە و بەستن ڕۆیە لەبەرەوە ئێمە بێ پێش ئەوە خوێەکە بڕژین و
دوای تاان لە کاتی توانەوەیە پێویستی بە ئامێری گرێدەرەبێ بۆ پاکردنەوە شەڵا بەردەوامەبێت. باشە لە تیمەکەتاندا جگە لە ئامێرەکان چیتر لەگەڵتانە هاوکارە لە پاکردنەوەی ڕێگاوبانەکاندا؟ ئێمە خۆمان بەشی ئامێرەکانە بەشی خزمەت گوزاریشمان لەگەڵایە هاوکارە لەگەڵمانە ئەوش هەر بە هەمان شێوەکو ئێمە لە کاردایە و هەروکو بە بەڕێستانی شموت ڕێگاوبانی سلێمانیش بە بەردەوام پەیوەندیمان هەیە و بەیەکەوە کارەکەین بۆ باشی. ڕێنماییتان چێ بۆ شۆفێران بۆ نمونە قسەیەکی جوان کرد ئەگەر پێویستان بەم شەقامە نییە با نێن ینی بام ڕۆخۆی بگرێت بەڵام هەندێک کەسێ هاتوچۆ ژیانی لەسەر ئەم ڕێگایە و ژیانی لە چوارتایە و لەو دیوە لە شار باژێرە پێویستی بەوەی بێت هاتوچۆ بکاتی بازاڕیکردنێکە شتێکە ئەو شۆفێرانە ئەبێت پابندی چی بن لە ئۆتۆمبیلەکانیان لە تونڵتۆڵیان شتێک لەو بابەتە ئازانم پەیوەندی بەوە نیە بەڵام دەزانم بە حکمی شەکەتان و هاوکاریتان لەگەڵ بەڕێبەراتی هاتوچۆ دڵنیام شارزای تاوتان هێنە. بەڵێ برادەرانی هاتوچۆ ڕێنمایان بڵاو کردەوە هەر شەو ئەو ئۆتۆمبیلانەی من وتم ئەو هاوڵاتانی کە پێویستیانێ ئەم دیارە هاوڵاتی هەیە پێویستی بەم شەڕاستەوە بەکارێنەوەکو جەنابە دۆتە هاتوچۆ لەسەر ئەوەیە ئێمە بەردەوام هاوکاریانە بین تیمەکانمان هەر لەوێن بەڵام خۆ دەزانی بۆ ئەم حاڵاتە زیاتر و ئامێرانی کە دەبڵەکسلن و ئەوەشی دەبڵەکسل نیە هیوادارم زنجیر بەکاربێنن هەروکو برادەرانی هاتوچۆ ڕێنمایان بڵاو کردوێتەوە بۆ ئەوی تووشی گرفت نەبن. باشە کاتوانە ئەگەر هاتوو لە کاتێکا یەکێک لە خێزانەکان ڕۆشتە ناو بەفرەوە پەکیان کەوت یا خوسارەکان پەکی کەوت هیچ جۆرە ڕێنماییەک هەیە کە لەو کاتەیە بۆی تووشی سەر لێ شەوان تووشی شڵەژان نەبن ینی یەکەم هەنگاو پێویستە چی بکەن لە کاتێکا هیوادارم جارێ ئەگەر هاتیشن ژمارە پەیوەندی بە ژمارە سەدەوە بکەن جیسیسیوان پەیوەندی تەواویان لەگەڵ ئێمە هەیە لەگەڵ برادەرانی بەرگری شارستانی برادەرانی هاتوچۆشا هەیە وەکو یەک تیم کارەکەین ئەگەر خوانە خواستە هاوڵاتیەک تووشی گرفتێ بوو پەیوەندی بەوانەوە بکە ئەوان یەکسەر پەیوەندی بە ئێمەوەکەن و شەڵاچین بەهانایانەوە. ئەزام زۆرش بەلەتە و لەگەڵ تیمەکانی بەدەستخۆشیەوە بە سوپاس بۆ پێزانین بۆ ئێوە وەکو دوایین پرسیار ئەم گرێدەر و ئۆتۆمبیلانی ئێوە تەنها شەقامی قیرتاوەکان پاک دەکاتەوە یان دەتوانێت هەندێک ڕێگای خۆڵەوەوانش پاکاتەوە ینی ئەتوانێت ئەوانش پاکاتەوە بەس ئێمە لە ناو شارە زیاتر هەر شەقامەکانمان قیرە بەڵام بۆ شوێنانەشی کە بڵێن گڵە و تێکەڵەیە هەر بەکارێنین بەڵام ئەو زیاتر دەرەوەی شارە ئەو برادەرانی ئاوادانکردنەوە ڕێگابانم دەستان خۆش بەکارەکەی و کارێکی سپاس بۆ تۆ کاکە توانە بەهادین لە پسراوی ئامێرەکان لە شارەوانی سلێمانی سپاس جارێکتر زام سەرقاڵن تیمەکانیشتان بەشێکتان هاتوون لە دەوروبەری دەستگای میدیای کورساتیش پاک دەکەنەوە بە سپاسەوە جارێک میدیای کورساتەوە.